ترسی لە دەستدانی ژمارەیەکی زۆری کورسەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وای کردو هەریەکە لە پارتی و یەکەتی لە ڕێگەی پروپاگەندەی بێبنەماوە هاوڵاتیان لە دەنگدان سار بکەنەوە. سەرۆکی لیستی 104یش لە پارێزگای هەولێر دەڵێت ئەو زەمینەی گۆڕانکاریەی لەو هەڵبژاردنە دروست بووە، لە هیچ هەڵبژاردنێکی تر دروست نەبووە، بۆیە حیزبە دەسەڵاتدارەکان ترسیان کەوتۆتە دڵیان کە هاوڵاتیان تۆڵەیان لێ بکەنەوە، بۆیە پروپاگەندەی جۆراجۆر بڵاو دەکەنەوە کە هیچ بنەمایەکیان نییە. یەک لە نیشانەکانی ترس و دڵڕاوچێکە حیزبە دەسەڵاتدارەکانی گرتوتەوە لە پەرەسەندنی دەنجی نایارە سیاسیەکانیان نیشانەکانی ئەوەیە کەواتەواتێک لە نێو خەڵک بڵاوەکەنەوە گوایە ئەم هەڵبژارنە هیچ گۆڕانکاری ناکە و ڕەنگە سەختەکاری دەکرێت و پارتی وێشەتیوەکە خۆیان دەردەستنەوە. ئەمە خۆی لە خۆیدا واتەواتێکە تەنها نیشانەی ئەوەیە ترسێکی زۆر نشێتەوە. من لێرە دەموێ دڵنیاییەک بدەمە دەنگدەرانی هەرێمی کوردستان کە ئەو زەمینەی بۆ ئەم هەڵبژاردنە ساز بووە لە ڕابردوو بە هیچ شێوەیەک ساز نەبووە بۆ هیچ هەڵبژاردنێک. ئێستا زەمینە سازە بۆ گۆڕانکاریی گەورە لە کوردستان. هەموو ئەو هەڕەشانە و ئەو ترساندانێک کە ئەنجام ئەدرێت بۆ دەنگدەران هیچ ئەسڵ و ئەساسی نییە و خەڵکی هەرێمی کوردستان بەبێ دوودڵی بڕیاری خۆی بدات و ئەم شتانە هەمووی تەنها جەنگێکی دەرونیە بۆی ئیرادەکەی کەم بکاتەوە. پێویستە دەنگدەری کوردستان ئیرادەی خۆی بسەلمێنێ ڕۆژی 12/5. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق توونترین ڕێکاری گرتۆتە بەر بۆ ڕێگریکردن لە ساختەکاری و تەزویری حیزبە دەسەڵاتدارەکان. بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامیش لە هەولێر دەڵێت حیزبە دەسەڵاتدارەکان تەنها یەک ڕێگەیان لە بەردەم ماوە بۆ تەزویرکردن، ئەو سوودبینین لەو کارتەی دەنگدانەی کە هاوڵاتیان نەچوونە وەری بگرنەوە، بۆیە پێویستە خەڵک بە زووترین کات بچن کارتەکانیان وەربگرنەوە. هەڵبژاردنەی داهاتوو بێگومان هەڵبژاردنێکی گرنگە و هەڵبژاردنێکی چارەنووسسازە بەتابەتی کە گۆڕانکاریی نەوعی لە ئالێتی کارکردنی کۆمیسیۆن هاتووتە ئاراوە ئەویش تۆماری بایۆمەتریە. کەسێک زیاتر لە دەنجێک بدا ئەوە لە مرکزی بەیاناتی ڕئیسی هەموو پەنجەمۆرەکان مطابقە دەکرێن لەگەڵ یەکتر. هەر کەسێک زیاتر لە یەک جار پەنجەی مۆر کرابی دەنگەکانی لە چەند شوێندابی هەمووی دەفەوتێ کە ئەوە زەحمەتە لە چەند جارێک وەکو جاران لە چەند شوێنێک دەنگ بدرێ. بەڵام ئەگەر گریمان ئەوەش کرا ئەنجامی بەرایی کۆمیسیۆن ئیعلانی ناکە هەتا پەنجەمۆرەکان مطابقە نەکرێن. بەهۆی فەشەل هێنانیان لە ئیدارەدانی هەرێمی کوردستان و بێباکبوونیان لە ئاست جێبەجێکردنی داخوازیەکانی هاوڵاتیان چاوەڕوان دەکرێت لە هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەڵک بڕیاری گۆڕانکاری بدەن. ئەمەش بووەتە جێگای نیگەرانی پارتی و یەکەتی، بۆیە دەیانێت هاوڵاتیان سارد بکەنەوە لە بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان. بەڵام پێدەچێت بەهۆی هۆشیاربوونەوەی هاوڵاتیان لە مەنهەج و پرۆگرامی ئەو حیزبانە کە تەنها کار بۆ بەرژەوەندی خۆیان و کۆمپانیەکانیان دەکەن وە ژیانی خەڵکیان بەلاوە گرنگ نییە هاوڵاتیان بە دەنگەکانیان سزای ئەو حیزبانە بدەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.